هەنگاوەکان بۆ دەرهێنانی قەزای حەویجەی ڕۆژاوای کەرکووک لە بندەستی داعش دەست پێ دەکات و لەو چوارچێوەیەدا حکوومەتی عێراق لە دیوی پارێزگای سەلاحەددینەوە هێزی پۆلیسی فیدرالی بردووەتە سنووری ئەو قەزایە، بەڵام هێشتا چۆنیەتی بەشداریکردنی پێشمەرگە لەو شەڕەدا ڕوون نییە. لە کاتێکدا پێشمەرگە گومانی لە پەلەکردنی حکوومەت لە هەنگاونان بەرەو حەویجە هەیە. هێشتنەوەی حەویجە نەگرتنی حەویجە پێشی مووسڵ شتێکی سیاسی بوو. ئەوان مووسڵیان خلاص کردیانەوەی دوایە بەهێزەکی بە قووەتەوە بێن و ئێرکانە بۆ دەرکردنی پێشمەرگە بەرام پێشمەرگە بە هیچ کاتێک ئامادەنی ئەو ناوچانە چۆل کاتن چکە خوێنمان ڕۆشتەوە بە خوێن پاراستومانە ئامادەنی لە بەرەمە بە خوێن گرتومان کە بە خوێنی بێگرین چۆن چۆری دەکەین ئەم هەموو شەیدەمانەوە ئەم شەیدەمان لە پێناو چ داوە لە پێنا ئەو خاکەی داوە. گەرچی حەشدی شەعبی جەخت لەسەر بەشداریکردنی پێشمەرگە لە شەڕی حەویجەدا دەکات و پێی وایە ئەو شەڕە هێزی زۆری دەوێت، بەڵام هێشتا چۆنیەتی بەشداریکردن و بەشداری نەکردنی پێشمەرگە لەو شەڕەدا ڕوون نییە و ڕێکەوتنی لەبارەوە نەکراوە. منطقی حەویجە تا متێبیجە شەرق سەلاحەددین بڵێن شیمال و شەرق جوغرافی قسە بگەین تقریبا 400 إلى 500 متر بەس درێژەکەیە 1200 کیلومتر مربعیە. ئەمە هێزی زۆر گەورەی گەرەکە چون منطقەکان منطقەی زۆر یعنی گەورەیە لە دیالە تا حەویجە ئەمانە حەمرینمان هەیە لەو دیوە ساحل ئەیسەری شرگات ئێشتەماوە منطقەکە گەورەیە هێزی زۆری گەرەکە ئەمەش خوتە عسکەری گەورەی گەرەکە لەگەڵ قووەجەویە تەنسیقات. شەڕی حەویجە چاوی زۆر لەسەرە و پێدەچێت ململانەی قوڵیش بە دوای خۆیدا بهێنێت. بەو پێی عەرەبی سوننە داوای ئازادکردنی و گێڕانەوەی ئاوارەکان دەکات و داعشیش دەیەوێت پارێزگاری لێ بکات، هەروەها شیعەکانیش دەیانەوێت لەو قەزایەوە فشارەکانیان بۆ سەر دەسەڵاتی کوردی لە کەرکووک دەست پێ بکەن و پێشمەرگەش بە گومانەوە لە هەنگاوەکانی حەشت دەڕوانێت و خۆی بۆ پێشاتەکان ئامادە دەکات. لە هەر شوێنە مەترسیە بێ مەترسی تیرۆر هەبێ مەترسی دروستەکە بۆ هەموو وڵاتانی تری ئەم وڵاتە دەبەر دەبێت پێکەوە هەماهەنگ بین ئەبێ بگەینە ئەو خاڵی لێک تەگەیشتنی هاوبەشە کە دەبێت هەمومان شەریکی ڕاستەقینە بین لە وڵاتە تا ئەو کاتی لە وڵاتە بەیەکەوەژین ئەبێ بەیەکەوە دەستخینە و دەستیەک هەماهەنگ بین بۆ ئەوەی کە مەترسی تیرۆر و مەترسەکانی لەسەر وڵاتە نێڵی. کوردەکان بڕیاریان داوە 25 ئەم مانگە لە کەرکووک ڕیفراندۆم ئەنجام بدەن و حکوومەتی عێراقیش بە پەلە شەڕی حەویجەی ڕاگەیاند. بۆیە کورد گومانی لە هەنگاوەکانی شیعە بۆ نزیکبوونەوە لە کەرکووکەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.